بسم الله الرحمن الرحيم. من أنور صباح کاندیدی ژمارە 12 لە لیستی کۆمەڵی دادگەری کوردستان 147 بازنەی هەولێر. وەک وازبێکی سەرشانم زیاتر لە 20 ساڵە لە خزمەتی ئێوەدا. بیرتانە لەسەر مافی خوراوی ئێوە من وەکو ڕۆژنامەنووسێک تونترین پرسیارم ئاراستەی بەرپرسانی ئەم هەرێمە دەکرد. بیرتان نەچێت 33 ساڵ ئەم دەسەڵاتە داهاتی ئێوە بەتاڵان دەبا. بە هەزاران گەنج بێکارە لەم هەرێمی کوردستانە. خۆ بیرتانە چۆن شەقیان لە مامۆستا هەڵدەدا. بیرتان نەچێ موچەی خوراوتان، بیرتان نەچێ بێ ئاوی بە کارەباییتان، بیرتان نەچێ خراپی کردی کوشتتوکاڵ و تەندروستی و پەروەردە. بۆیە داواتان لێ دەکەم دەنگم پێ بدەن تاوەکو بتوانم زیاتر خزمەتتان بکەم و هەموو ئەوانەش ڕوبەڕوو دادگا بکەینەوە کە چەندین ساڵە سەروەت و سامانی ئێوە دەدەزن و دڵنیاش بن کاتێ بەدەنجی ئێوە دەسمە پەرلەمان زۆر زیاتر داکۆچی لە مافەکانتان دەکەم. پەرلەمان پێویستی بە کەسانێک کە تەنیا لەخوا بترسن و چاونەترسانە بەرگری لە ئیسلام و مافی خەڵک بکەن. بۆیە متمانەم پێ بکەن تاوەکو بتوانم زیاتر خزمەتتان بکەم. من ئەنوەر سەباحم و بە ژمارەی 12 لە لیستی 147 کۆمەڵی دادگەری بازنەی هەولێر.